سڵاو کاتتان باشە. من کوردێکی ڕۆژهەڵاتی کوردستان خەڵکی شاری شنۆ و دانیشتوی ئەوروپام. ڕۆژانە بیربۆچوونی خۆم لەمەڕ بابەتەکانی پەیوەندیدار بە شۆڕشی ژینا و ئەو ئینقلابی کێستا لە گۆڕەدایە دەردەبڕم. هێندە قسە هەیە لەسەرەوەی کە کاتێک کە کەسێک دەکەوێتە بەر هێرشی هێزەکانی ئینتزامی و مەئموران دێن لی دەدەن یا دەیان هەیە بیگرن، بۆ خەڵک لەسەریان وەجاب نایە. دیارە ئەو مۆزوعە لە کوردستان زۆر کەمترە. لە کوردستان خەڵک لەسەر یەک وەجاب دێ، بەڵام لە نێو ناوچەکانی دیکە، لە نێو فارسەکان و شارەکانی دیکە ئەو بابەتە زۆر بە جوانی دیارە، بەرجەستەیە. دەڵێن ئەگەر مەئمورێک یان چەند مەئمور ویستیان لە کەسێکی بدەنیان بیگرن، ئەگەر خەڵکی دەوروبەری وێ ئەو کەسانی کە لەوێنە یەک یان دوو کەس بن، هەستیان زۆرترە بۆ دیفاعکردن لەو کەسەی هەتا 20 کەس و 50 کەس بن. هۆکارەکەی ئەوەیە دەڵێ ئەگەر یەک دوو کەس بن، ئەو هەستە دەبزوێ و دەچن لانی کەم بەجنێ و بێ بە قسە بێ بە پاڕانەوە بێ بۆیان دەپارڕنەوە. بەڵام ئەگەر بوونە 40 کەس و 50 کەس و 100 کەس ناچێت بکە. ئەمن دیتومە لە فیلمەکاندا خەڵک ڕەت دەبێ، خەڵک شتی پێیە وەسایلی کڕیوە ئامادەنیە ساکەیدانێ بێدا دەڕوا ئەوە لەو کەسەش دەدەن و ئازێتی دەکەن و تەنانەت ژنە و ئەوی بێ حڕمەتی و بێ ئەخلاقیە پێی دەکەن، وەلی ئەو دەڕوا ڕەت دەبێ. یعنی دەوەختی وادا هەموو خەڵکە ڕادۆست، هەر ئەو دەڵێ بۆ ئەوی دینایکە، ئەو دەڵێ بۆ ئەوی دینایکە، بۆ ئەم بیکەم، بۆ ئەمنەوە دەچمەوە خەریدم کردووە دەچمەوە ماڵێ ناتوان وەسایلەکان دانێ ماشێنم لەوێ ڕاگرتووە بۆ ئەو بیکە. یعنی هیچ کەس حازر نیە ئەوەڵین کەس بێ. بە دڵنیایەوە ئەگەر یەکەم کەس بچێ، کەسێکی دووهەمیش دەچێ. ئەگەر کوڕێکی جوان بچێ، ڕەنگە پیاوێکی پیش لەوێڕا بە جنێودان بە قسە بە پاڕانەوە بە هەر شێوەیەک بە پێشیان بگرێت. جاری وایە دووسێ کەس کە چوون مامور سەریان لێ دەشێوێ بۆیە هەیە کەسەکە بتوانێت هەڵێ، وەکی لە فیلمەکاندا دیتراوە کاتێک خەڵکەکە دەچیە، یعنی ئەو خەڵکە هیچی دیفاعێکی وە تۆی پێ ناکرێ، بەڵام سەریان لێ دەشێنێ، پێشیان دەگرێت، دەستیان دەگرێ، بە قسە بێ بە جنێو بێ بە هەر جوولەکردەوەیەک بێ. مەئمورەکان ناتوان کارکان خۆیان بە دروستی ئەنجام بدەن. و مەئموریش ئەوەندەی ترس هەیە. مەئمور زۆر لە پیاوێکی پیرش دەترسێت کە تەنانەت ئەو پیاوە پیرە ڕەنگە نەتوانێت هیچ دیفاعش بکە. هەر مەئمورەکە لێ ترس، هەر قسەکەی دەترسێنێ، شەرمت دەدڵی دەخا، نیگەرانی ناڕەحەتت دەکا. ئەوانیش مرۆڤن وەکمە، ڕەنگە لە مرۆڤی عادی دەڕەندەتر بن، بەڵام بە دڵنیایەوە مرۆڤن، شەرمێ دەکەن، زۆر قسەش تەسیران لەدادن. قەزیەکەوەیە لاش ئەمن بە تایبەتی لە شارە فارسەکان دەبین و هیوادارم و لە شارە کوردەکانەوە بێ و ئەحساسیش دەکەم زۆر کەماگە هەش بێ، کەس نابێتە ئەوەڵین کەس نەفەرکە قەدەمەکەی هەڵدەگرێت. جا ئەوە لە هەموو خۆناغەکانی ئەو ئینقلابەیدا تەئسیری هەیە. بۆ نمونە ئێستا ئێمە لە ئەوروپاین ئێمە نابێ بڵین ئەگە خەڵکی ئێرانێ نێڕۆخێن ئێمە هیچمان پێ ناکرێت. ئەوەش هەڵەیە. ئێستا ئەگەر ئێمە خەڵکی ئەوروپای ئەو خۆ پێشاندانە گەورانە نەکەین، وڵاتانی ئەوروپایی متەوەجێ نابن کە ئەو ئینقلابە ئەوەندە گەورەیە. بەڵام بێگومان ئەو خۆ پێشاندانانەی ما، ئەو پۆستانێکە لە فەیسبوک و تویتەر و ئینستاگرام و ئانێدا دەنین، هەمووی تەسیری هەیە. ئەسلەن ئێستا وای لێ هاتۆ پەیامێکی تویتی ئەگە هەشتێکێک لە تویتی بڵاو دەبێتەوە، بۆ خۆ دەزانن چەندەی تاسیر هەیە. وای لێ هاتۆ ئێران هەشتێکی سەڵاواتی داناوە، یعنی بۆی کە بە ڕۆژاوایەکان بە وڵاتانی دی بڵێ ئەوەش لایەنگرانی ما، ئەگەر لایەنگرانی مەحسا ئەمینی 300 میلیۆنن، ئەو تا هەشتێکی سەڵاواتن داناوە مەسەلەن دوو بەرابەریە. کارمەندیشان هەیە ڕۆژێ فقەت هەشتەکان دەنووسی. لە هەمان کاتدا ئەمن کوڕێکی فارسم دەناسی، دەیکوت ئەمە ڕۆژێ 13 ساعات لەسەر تویتی کارە دەکەم. چاوی سوور بوون، خەوی دەهات، نەیدەزانی شێت بوو تێکەڵی کرد. دەیکوت فقەت هەشتەکان دەنووسم. پێی وا بوو ئەوە خەباتە، ڕاستیشی دەکرد. لە ئەوروپا دانیشتووە مەجبور بوو هەلۆی بکات. دەیکوت ئەگەر لە ئێرانێ بامیش دەچم لە خۆ پێشاندانە بەشدارم، دەبمە لیدێر دەیکوت. بەڵام ئەمە تەکتەکی مەگەر ئەوە فکر بکەینەوە، ئەو ئینقلابە سەرکەوتوو دەبێ. با نەهێڵین هەر بڵین ئەگەر فڵان بیکە، ئەگەر ئەوی دی بیکە، ئەرەوی دی بیکە.
تەکتەکی مەمەر بەرپرسیاری و ئەوەندەش بڵێم کە بەڕاستی جمهوری ئیسلامی احتماد بە نەفس یا باوەڕ بەخۆبوونی لە ماستاندۆ ترساندوونی ئەمە چۆن دەبێت لە ئەوروپاش نەوێرین پۆستێکی دانین پۆستێکی سوۆسیال میدیادان چۆن دەبێت لە ئەوروپاش نەوێرین وە دەنگ بێ ینی دەبێ ئەوەی بزانین کە ئەگەر نەسلی ئێمە و دوو نەسلی ئێمە ترساون ئەو نەسلە تازەیە ترسەکەی نەماوە یا ئەو ترسێستا دەبەدەنیدا نەهادینە نەبووە کەوا بوو با بەدیواندا بڕێ هەردیاقل کۆمەکی وان بکەین پشتیوان بگەین بە هیوای ئازادی و بە هیوای سەرکەوتنی ئەو شۆڕشێک